ئەوەی وای لێ کردین ئێمە وەکو کۆمەڵێک لە شین و توێژی جیاجیا لە باشووری کوردستانە بڕۆین بە دەنگەوە هاتنی ئەو پانگەوازە کشتیە بوو کە لەلایەن ڕۆژئاواوە کرا بۆ خەڵکی کوردستان بۆ ئەوەی سەردانی بکەین. سەردانێکە پشتیوانێکی معنەوی بوو بۆ گەلەکەمان کە لە ڕۆژئاوا لەم لە بەردەم پیلانگیریەکی نەک تەنها ڕۆژئاوا بەڵکو گەلی کورد و سەرتاسەری کوردستان لە پیلانگیریەکی بەرنامە بۆ ڕێژکراودان و گەلی کورد پێویستی بە پشتیوانی یەکتری هەیە. خۆشبەختانە ئەمڕۆ گەلی کورد بە یەکگرتووی و بە ئیرادەیەکی ئاشتی خوازانە پیشانی دنیای ئەیەن کە ئەوان یەکن و یەکگرتوون لە بەرامبەر ئەو ئامانجانەی کە ئەو ئامانجەڕەوانەی کە بە گەلی کورد خوازیارێتی خەیانەتکاران و دوژمنان و نەیارانی گەلی کورد ئەگەر ئەوان بە یەک کەسێ قژی شەربانانێکی ژنیان بڕی، ئەگەر ئەوان توانیان لە باڵەخانەیەک شەربانانێکی ژن بکەنە خوارەوە، ئەگەر ئەوان توانیان بە پیلانگیری دژی داواڕەوەکانی کورد بوەستنەوە، ئێمە بە ملیۆنەها ژنی کورد و بە ملیۆنەها خەڵکی کوردستان پێیان ئەڵێن گەلی کورد یەکە و بە ئیرادەی یەکگرتووی گەلی کوردستان سەرەکەوێ. زۆر سپاس بە ئێوە. پرسیارێک لێ بکەم کاتێک ئێوە گەیشتنە ڕۆژئاوا دڵیان خۆش بە هاتنتان کارزانەوەیان چۆن بوو؟ شەمەوەکو یەکەم تیم کە بەدەم پانگەوازە گشتێکەوە ڕۆژین کاتێککە گەشتی نەرمێلان و دواتر گەشتی نەشاری دێر خۆشترین پێشوازی و خۆشترین هەست و باشترین پێشوازیان لێکردین و زۆر لە ڕووی معنەویە و پاڵپشتێک و پشتیوانێکی زۆر گەورە بوو کە وای کرد زۆربەی زۆری شەربانان لەوێ، زۆربەی زۆری هاوسەرۆکانی پەیەدە لەوێ کە بەرەو ڕوومان هات و زۆر دڵیان خۆش بوو بۆ سەردانیە. بۆیە گرنگە ئەو پشتیوانیانە لە باشووری کوردستان و لە پارچەکانی کوردستانەوە بۆ ڕۆژئاوا بەردەوامێتی هەبێ و تا سەرکەوتن و گەشتن بە ئاماژەکانمان. زۆر سپاس.